ساتی دەرهێنانی هاوڵاتیەکە کە زیاتر لە 10 کاتژمێر لە ژێر هەرەسی بیرێکی ئاودا ماوەتەوە. حاجی محەممەدی تەمەن 70 ساڵ پاشنیوەڕۆی ڕۆژی پێنجشەممە دەچێتە نێو بیری ماڵەکەیانەوە کە بە ناعور ناسراوە بە مەبەستی دەردان و پاکردنەوەی بۆ زیادکردنی ئاوەکەی، بەڵام هێندە نابە بیرەکە بەسەریدا هەرس دەهێنێت و تاکو و کاتژمێر 11 شەو لە نێو بیرەکەدا لە دۆخێکی سەختدا دەمێنێتەوە. وەڵی دوێنێ نیمەڕە سەعات 12 چوو بۆ ناو بیرەکەەوە ئاوی کەمی کردو پاکی کاتۆ ماتۆڕی تێبخە هەر کەدا بەجی خوارێکە سەر هەرسی کردو لەوە جەرمودا کریاتە چواردەری هەرسی کرد و کەوتو بەسەریا وەختە کەوتو بەسەریا ئیتر بان سەرجی دابوو تەلەفۆنیان کرد گەشت نێرا لەگەڵ خزمانە محاولە زۆرمان کرد شوێنەکەی زۆر حەزر بوو خراببوو تقریبان هەتا سەعات 9 شەو خەریکی بووین. فەقیرە زۆر ئازاری بۆ عەجەدی بوو لە ژێرە هەموو شەو زیخا و بە حەفارە و بە کرێن و پاکمان کرد و بە چۆنێ بێت وەختێ چوو بە ناوە حەسر بوو ئارام کۆی 4 دەوری بیرەکە حەسر بووە ژێر قاچێکی گردبوو لە ژێرەوە ئێمەش نەمانتوان ڕای بکەین قاچێکی دی بکرد ئەوە زۆر تاخیرمانی کرد مەجاری نەبوو ناوەکی جەرموود وەختێ جەرموود تا کێلێکمان لە دەرکرد و کێلێتش لەو سەرەوە هات. پاش دەرکردنیشی ڕەوانەی نەخۆشخانەی فریاکەوتن کرا و دەرکەوت قاچێکی شکاوە و چەند برینداریکی دیکەش بە گیانیەوە دەبینرێت، بەڵام ئێستا بارودۆخی تەندروستی باشە و لە مەترسی دەرچووە. لە زاری خۆیەوە باسی ئەو کاتەمان بۆ ئەکات کە لە نێو بیرەکەدا گیری خواردووە و لە دووعا و نزاکانیشی بەردەوام بووە. ئەوەی ڕاستی ئەم ئاوکەمی ڕوویدا ئەمە 34 مانگە منیش ئەوەی ڕاستی بیرەکەمان ئایا ڕۆژ وا هەیە هەر هیچ نایەتە دەشت و ڕۆژ وا هەیە خەڵکەکە یعنی تر ئاونادا بەش خۆمانی لێ پەیاکەین ئیتر ئەوەی ڕاستی من پیاوی وەک من ئەوە هەفتە بۆ 70 ساڵە چم قەسەم بۆ خوا لە حیوەتا لە نەدارەیە من ئەوەندە 2400 بۆ نەگە دەریا بوون وتم پەنا بەخوا ئەم بیرە دووەڵکەیەکمانێ ئەوەنە سانیە مەکینەکە هانە ناوە لە بەرەوە خوڕی تێدەچی ئیتر منشم وە گوێرەی ئەم دووەڵکە و مەکینە چار یەکەم ئیتر ئینەکە قڵپ و ناوێ وەڵام مامەسەگا ئیتر منیش ئەومە لا برد و بڕێتر خشەکم لێ کرد ئیتر لە پاسۆنەکە هەر مەزانی ئەم دوو ئارانکۆکە 4 متر ناعورە بیر تەسک نییە ئەم هەموو ئارانکۆ خۆڵمە تەبق بۆ ملمە ئیتر لە ئەوان نەمابشایەت ماوتم ئیتر دەرچون ئەمە ئەمیوارە مەگەرخوا ئیتر ئەجەلەکەم هینەکەم هەر ئەوە نەدوێنەوە تەمەنەکەم ئیتر لە عەقڵان نەچوو دەرچم ئیتر بخۆی تەبارەک و تەعالا حەزرەت پێغەمبەران لە هەموو تەنگانەوەی نەجادا حەزرەتی یونس عەلەیهی السەلام و هاواری کردێتەوە ئێمەش هاوارەتیەکەین داما و زەلیل و زەبوون لەخوا ئەگەر لەم ناڕەحەتیە لە جاتمان دەیت و ئیتر بە هەرچیم زانی شکر بەش خۆم دوعا و لاپاڕەوانم هەیە. حاجی محەممەد کە لە هەفتاکانی تەمەنیدایە لە ئێستادا هیچ پیشەیەکی نییە و خاوەنی هیچ سەرچاوەیەکی داهاتیش نییە بەهۆی وشکە ساڵیەوە کە بەشی زۆری کانی و سەرچاوە ئاویەکانی وشک کردووە ناچار بووە بەتەنیا دەست بکات بە پاکردنەوەی بیرەکەی هەرچەندە کارەکەی بە تەواو نەکراوی جێهێشت بەڵام زیندومانەوەی دوای 10 کاتژمێر لە قۆڵایی زیاتر لە 6 مەتر لەژێر خۆڵ و بەردا بووە شتێکی سەرسوڕهێنەر بۆ کەسوکار و چواردەورەکەی. هاوار محەممەد کەناڵی پەیام گوندی تازەدێ.